باري وبرجيان صلوا لك كاكا مختار دولاي بخير بي بجي هي برجيان بوطة هاي صني دوبارة وسيبارة مخالطة هاي مخايبة بشي هي من جيان هاي ولا صلاة ولا شاي والله باوجيان اها شيارو بخايبر داوره میوانه کانکا بین گریشایا بخیراتنی بکو زواکا بخايبر بو وصاکو بو خاله کارزانه بخايبر ای هی والله باو شیارو هر خویتی ای هی دی 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 يلا شوفي بخد اها هاي صلاة ولا شوفي هلا 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 ما شاء الله هاي صلاة ودانيبي ولكن برای برزومارز باوشی زوا بخیراتنی سرجا میوانه کانکا بخیرن سر و سر چاو دوباره و سه باره للانی باوشی یارو بو ما مساکر واشلی شاي ماجقين الله شای ماجقین خوشویسته اها الله با قربانی هم خوش کاری کنه شید Saqueia. مختار ضمامنا هاتنا في شان بك قلبي
بەناوی بەرز و بەڕێز باوکی زاوا ئەڵێ بەخێراتنی سەرجە میوانەکانەکەین بەخێر بێن سەر و سەر چاو ئەوە ڕەشە توی ڕەشە بەخێر بێن بۆ کاکە سەهەندی سۆنیە بە تایبەت ماڵیەوە ئەوە حەمە خۆتۆ دووبارە بۆ کاکە سەهەند مارەی 184 بژیت ئەوە تا لەشوێ خایت بۆ باوشی یارۆیە بە تایبەت بە تایبەتی بۆ خاڵە کازان ئەڵە کازان بۆچی وەکو چارە نەماوی ئەی هەی دەی ماشەڵڵا ئەی سڵاو ئامۆزا بۆ پێش ئاوەتا مختار بژین ئاوەتا چۆبی بەخۆ دەی بەتایبەتی بۆ خاڵە میردادە لە شوێ خاڵە میرداد ماشەڵڵا ماشەڵڵا ئەوەتە یاڵە خاڵە میرداد لە شوێی ژین ئەوەتە بۆ خاڵە فەرمانە بە تایبەت لەلایەنی باوکی یارۆ بۆ فەرمانە ڕیشەی بە تایبەت ئەڵێ هێمن عاربەتی بڕۆ بۆ چۆپی
روجا بەڵام لە سەر سەرینەوە کەسی لەسەر مەمکیبێ دەمی بە پێکەنینەوە کوڵمەکەی تر شەو شیرین دوونە وەک نوقڵی مینەوە ئەو کوڵمەی تر شەو شیرین دوونە وەک نوقڵی مینەوە والله فلودي كده